پۆلی چوارەمی پەرلەمان هەڵبژاردننی پەرلەمان ئەنجام بدرێ بە پێی زانیاریەکان سیستمی لیستی داخراوە و لیستی نیمچەکراوە و ڕێکارەکانی بەڕێوەچوونی شێوازی یەکبازنەی لە هەرێم و فرەبازنەیش بۆ تەکرۆکی ململانەی نێوان لایەنە سیاسیەکان سەرڕایەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم پێویستی بە مەرسومی سەرۆکایەتی هەرێمە. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەو وێستگەیەی لایەنەکان چاوەڕێ دەکەن کۆتایی بە قەیرانە سیاسیەکان بێنرێت گەربێت و ڕێگنەکەوتن لەسەر میکانیزمەکان نەبنە قەیرانێکی تر بەپێی تەرخانکردنی بودجەی تایبەت بۆ هەڵبژاردن چاوەڕێ دەکرێت هەڵبژاردننی پەرلەمان لە پێش 6 تشرینی دووەمی ئەم ساڵ کە دەکاتە کۆتا ڕۆژی ماوەی یاسایی خولی چوارەمی پەرلەمان هەڵبژاردن ئەنجام بدرێت. بەپێی یاسا پێویستە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم 6 ڕۆژ پێش وادەکەی هەڵبژاردن با مەرسومێکی سەرۆکایەتی هەرێم ئاگادار بکرێتەوە لە ئەنجامدانی هەڵبژاردن. سیستەمی هەڵبژاردن با لیستی داخراو و لیستی نیمچەکراوە و ڕێکارەکانی بەڕێوەچوونی هەڵبژاردن با شێوازی یەکبازنەیی لە هەرێم و فرەبازنەیی بۆ چوونی جیاوازی لە نێوان لایەنەکاندا دروست کردووە. طبعا ئێمە داوا ئەکەین حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی مەسەلەی هەڵبژاردن نەکا بە کارتێکی بەرژەوەندی خۆی و بیکا بە گەمەیەکی سیاسی و بیبەسێ بە کۆمەڵ ئیتیفاقاتی سیاسیەوە بۆ بەرژەوەندی خۆی. داوامان وایە ڕێک و ڕەوان بەپێی ئەو یاسانەی کە هەن هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ کە ئێستا ڕغبەتێک هەیە کە هەندێک لایەن دەیانێ بیکەن بە لیستی داخراو و مەسەلەی ئایا کوردستان یەک باز نەبێ وەکو هەڵبژاردنەکانی پێشوو سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی یا تا بکرێ بە فرەبازنە نقاشێکی جدی هەیە لەو بارەیەوە و مەسەلەی کۆتاکان قسەی جدی لێکراوە یەکێک لەوانە ئەوەیە کە دەبێت پارێزگاری لە حیسەی کۆتاکان بکرێ بەڵام بە ئیتیفاقی خۆشیان و زۆر لایەنیش خۆیان داوا دەکەن بۆ ئەوەی هەموو گومانێک لە خۆیان دوورخەنەوە پێویستە سجلی ناخبینیان هەبێت تۆماری دەنگدەرانی خۆیان هەبێت. لیستی داخراو واتە دەنگدەر کاندیدەکانی ئەو لیستە ناناسێت و دەنگ بە کاندیدی دیاریکراو نادات تەنها دەنگ بە لیستێکی دیاریکراو دەدات. با پێچەوانەوە لیستی نیمچەکراوە دەنگدەر بە پێی هەڵبژاردەی خۆی لا ناو لیستێکدا کاندیدی دیاریکراو هەڵدەبژێرێت. ڕێکارەکانی بەڕێوەچوونی هەڵبژاردن بە شێوازی یەکبازنەیش زۆرترین قازانجی بۆ ئەو لایەنانە هەیە کە لە ناوچەیەکدا دەنگدەریان زۆرە و توانای ساختەکردنیان هەیە بە جۆرێک قەرەبووی ناوچەیەکی تر دەکەنەوە کە دەنگیان کەمە. ئەگەر لیستەکە بکرێتەوە بە لیستی داخرا بەڕاستی مەسلەی تەحەزوب مەسلەی حیزبایەتی زۆر زاڵترەوێ بەسەر لیستەکە و ئەمە لێوە سەرچاوەگرێکە حیزبەکان باوەڕیان ئەو حیزبانی کە داوای لیستی داخراوەکەن بڕوایان بە هاوڵاتی نییە بۆی کە بتوانێت نوێنەرێکی باش هەڵبژێرێت. تەبعی یەک بازنە ئەگەر هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردووە یەک بازنە بووە ئەمە لە عەقڵێتێکی مەرکەزیەوە سەرێ چاوی گرتووە بەوەی کە تۆ هەموو هەرێمی کوردستان لە یەک پنتەوە لە یەک چقەوە سەیری بکەیت. بۆیە ئەگەر بۆ مەسەلەی مەرکەزی و لا مەرکەزیش بڵێیت جگە لە پەیوەندی نێوان نوێنەر و کاندید لەگەڵ دەنگدەرە پێویستی بەوە هەیە کە هەرێمی کوردستان لانی کەم هەر پارێزگایەک بکرێ بە بازنێک. گەرچی لایەنەکان چاوەڕێی هەڵبژاردن بۆ پەرلەمانێک کە نیوەی تەمەنی خولی چوارەمی بەداخراوی تێپەڕاندووە بەڵام بە نەشکاندنی بەستەڵەکی سیاسی لە پێش هەڵبژاردنەکان ڕەنگە هەر ئەوەی بووە هۆی پەرخستنی پەرلەمان هەڵبژاردنیش بکاتە کارتێکی تر بۆ شکاندنی ئەو بەستەڵەکە بەخواستی خۆی. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. بەڕێزان بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردنەکان